عەبدوڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت ڕۆژێکیان لەگەڵ هەندێک لە هاوڵەکانی دەچێتە دەرەوەی مەدینە لە دەوروبەری مەدینە لە کاتێکدا کە وەختی نیوەڕۆ دێت سفرەی ڕادەخەن بۆ ئەوەی کە نانی نیوەڕۆ بخۆن لە دەوروبەریاندا دەبینن کە شوانێک لەوەیە بانگی ئەو شوانەیە دەکەن کە بەندەیەکە و مەڕ و ماڵاتی پیاوێکی لەلایەهی سەیدەکەی بانگی دەکەن دەڵێن وەرە لەگەڵماندا نان بخۆ عەبدوڵای کوڕی عومەر بانگی دەکات دەڵێ وەرە لەگەڵماندانی شەو نانی نیوەڕۆ بخۆ شوانەکە دەڵێ ئاخر من بە ڕۆژۆم دەڵێ باشە چۆن لەو ڕۆژە گەرمانەدا بە ڕۆژۆی دەڵێ بەڕێ لەو ڕۆژە گەرمانەدا بە ڕۆژۆم بۆ ڕۆژێکی گەرمتر و ناخۆشتر لە پێناوی خودای پەروەردگاردا بە ڕۆژۆم بۆیە عەبدوڵا دەیەوێت وەرع و تەقواداریەکەی تاقیب کاتەوە تاخوا ئینسانێک کە ئاوا بە ڕۆژووە و نوێژ دەکات ئەمانەت و ئەمینیەکەی چۆنە دەیەوێت تاقیب کاتەوە بۆیە پێی دەڵێ مەڕێکمان پێ بفرۆشە پارەکەت پێ دەدەم و هەروەها گۆشتەکەیشت پێ دەدەین لە ئێوارەدا بۆ خۆت بیبەوە بەربانگی پێ بکەوە ئاخر دەڵێ مەڕ و ماڵاتەکە هی خۆم نییە هی سەییدەکەمە و گەورەکەمە عەبدوڵاش دەیەوێت تاقیب کاتەوە دەڵێ دەیجا قەی چی دەکات لە لای سەید و گەورەکەت بڵێ گورگ خواردی بەڵام ئینسانی تەقوادار ئینسانی ئەمین و دەستپاک کە نوێژ دەکات ئینسانێکی دەستپاک و ئەمینیشە تەقوادار ئینسانێکی ئەمینە بۆیە ئەو شوانەیە پشت دەکات لە عەبدوڵڵا و پەنجەی بەرز دەکاتەوە بۆ ئاسمان دەڵێ فەئەینە الله ئەدی خودای پەروەردگار لەکوێیە برم ئەدی ئەوە لە لای سەیدەکەی گوتم گورگ خواردی لە لای پەروەردگارم چی بڵێم فەئەینە الله خودای پەروەردگار لەکوێیە چی جوابی پەروەردگارم بدەمەوە لە ڕۆژێکدا کە لە بەردەمی پەروەردگاردا دەوەستم و دەچمەوە بەردەستی پەروەردگارم